شنگال نزیکەی 2 ساڵ و نیوە لە ژێر دەستی تیرۆریستانی داعش ئازاد کراوتەوە. تائێستا سەدان هەشتای دانیشتوانەکەی ئاوارەن و لە ژێر خێمەکان ژیانێکی تاڵ بەسەر دەبن. داود جوندی نوێنەری شنگالیەکان لە ئەنجومەنی پارێزگای نێنەوە دەڵێت داخستنی ڕێگای نێوان شنگال دهۆک هۆی سەرەکی نەگەڕانەوەی ئاوارەکانی شنگالە. يعني نەڤەگەڕاندنە نازەحە بڕاستی يعني هەندێک مەسائلی سیاسی تێدا هەنا ئەوکو نازەحێ مای وەک شنگال ئەم هەمی نازەحێ شنگال هەرێما کوردستانی دەنا ڕێگاک و ڕەبتی هەرێما کوردستانی شنگالێ بەدکە ڕێگا سەحیلا ڕەبیعە هەتا بچە بەر و سنوونێ و بگێ شنگال بڕاستیژی داخستنە وێ ڕێگایە داخستنێکە سیاسیە یعنی دەسەڵاتە هەرێما کوردستانیاک و ئەلڤێ دەڤەرێدا ئەو هاتکەن و نازەحڤە نەگەڕێ. شنگالیەکان دەڵێن ئێمە بووینەتە قوربانی هەڵە سیاسیەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و ناوەند. ئەم ضحیە صراعاتێت سیاسی نەل شنگالێ یعنی مەدوێ صراعاتێت سیاسی شنگال چێ نەبووبانە مەدوی خەڵک بەگەریا بە سەر وارێ خۆ سەر مالا خۆ سەر حالێ خۆ و مەدوی شنگال بەگەریا باە احتیمان پێ بووبایە ڕعایەتاوێ چێ بووبایە ناستاهلی وێ نەساو بوونێ و وێ دەمارێ و وێ خراپێ شنگال. دوای 2 ساڵ و نیو لە ئازادکردنەوەی شنگال لەو شارە جگە لە پاکردنەوەی چەند شەقامێک لە پاشماوەکانی جەنگ هیچ خزمەتگوزاریەکی تر بەرچاو ناکەوێت. نزیکەی 2 ساڵ و نیوە ئەم شارە لە ژێر دەستی تیرۆریستانی داعش ئازاد کراوتەوە. بەشی هەرە زۆری خێزانەکان لە ژێر کەمپەکانەوە ژیان بەسەر دەبن چونکە لەلایەکەوە نە ئاو نە کارەبای نیشتیمانی بۆ نهاتووە و لەلایەکیشەوە بەشی هەرە زۆری شارەکەی بەم شێوەیە وێران بووە. گەیلان بۆتانی کوردسات نیوز شنگال.